ئەمڕۆ وەک پەیمانگای هونەری بەرگری لقی هەڵەبجەی شەهید هەستن بە فێرگەی پەروەردە و مەشق و ڕاهێنان بۆ فێرخوازانە بەڕێزانە. پەیمانگاکەشمان هەر بۆ زانێری جەنابتان وەکو لقی هەڵەبجەی شەهید لە 1/9/2014 دامەزراوە. مەبەستیشمان لەمە ئەوە بووە کە ئێمە بتوانین لە چینی گەنج و لاوان، لە چینی مناڵان، لە توێژی لاوان بتوانین لەو هونەرەی کە پێویستە بۆ ئەم سنوورە تواننا و لیاقەتێکیان پێ بەخشرێ و بتوانین ئەو فەراغێک ئەگەر لە بواری هونەری کۆنفوا لەم سنوورە هەبێ بۆیان پڕکەینەوە پشت بەخۆ. وسپاس بۆ خۆتا ئێستاش حەدەلیمکان توانراوە چونکە لە ماوەی ئەم تقریباً بۆ 4 ساڵە ڕۆ کە لقەکە دامەزراوە کۆمەڵێک هەنگاوی باشی برۆ پێشەوە ناوە توانراوە ئەوانی کە پێویست بووە بڕۆنە پێشەوە. یەکەم جار ئەم پەیمانگای لقی هەڵەبجەی شەهید هیچ کەسێک لەو بەڕێزانی کە بەشدار بوون شەڵبەندیان نەبوو، بەڵام سپاس بۆ خۆ ئێستا لە کۆیان واتە گەشتۆتە شاڵبەندی سوور لەگەڵ شاڵبەندەکانی کە بەرزترینیان شاڵبەندی سوورە، ئەوش خۆی بۆ خۆی قۆناغی باشیان بڕیوە. ئەم پەیمانگایە پێک هاتووە لە دوو ئاستی قوتابیان، ئاستی پێشکەوتوان و ئاستی گەوران و بڵێن ئاستی منداڵان. ئاستی منداڵانمان تقریباً 15 تا 20 یاریزانە و ئاستی گەورەکانیش هەر تقریباً 15 تا 20 یاریزانە بن. ئەمە کە سەرەتای هەر یاریزانێک کە بێوە پەیوەندی بە پەیمانگاکەمانەوە بکات، چەند مەرجێکمان هەیە بۆی و فۆرمێکمان هەیە بۆ ئەوەی پڕی بکاتەوە و ڕەزامەندی ماڵەوەیان وەربگرێت بۆ ئەوەی چونکە ئەم یاریزانە ئەم یاریە لەبەر ئەوەی یاریە کە لە نیزالات و ئەم شتانی تایە و تۆزێک مەترسی تایە لە هەندێک ڕووەوە، بۆیە پێویستە ڕەزامەندی ماڵەوەی تا ببێت بەتایبەت لە کاتی بتوڵاتەکانە. وەم پەیمانگای ئەمە توانیوێتی لە زۆرێک لە بتوڵەکان چ بتوڵی ناوخۆی پەیمانگا خودی خۆی بێ یا بتوڵەکانی دەرەوە بێ تیا بەشدار بن و توانیویانە لە ئاستە جیاوازەکانیش حەدەلیمکان لە یەکەم تا دووەم تا سێمیان بەدەست هێناوە. وە لە هەمان کاتیشا زۆرجار ساڵانە بۆ سەر ڕۆژی لقی پەیمانگاکە توانراوە کۆمەڵە فستیڤاڵ و کەرنەڤاڵ ئەنجام بدرێ. بەتایبەت ساڵانی ڕابردوو کەرنەڤاڵێک ئەنجامدرا، پێش ساڵی پێشەوە فستیڤاڵێک ئەنجامدرا کە کۆمەڵێک چالاکی هونەری کۆنفۆی پێشکەشکرا. بەدەر لەوەش ئێمە تەنها ئەومان بیر لێ نەکردەوە تەنها چالاکی هونەرەکە بێ، بەڵکو حتا لە بواری پەروەردەیشا ئێمە کۆمەڵە نمایشی شانۆیمان ئەنجامەدا. نمایشە شانۆکان هەمووشی بواری پەروەردەیی بوو کە چۆن مامەڵە لەگەڵ باوکو دایک تا ئاکەی، کە چۆن مامەڵەی تەندروست لەگەڵ هاوڵ ڕفێکەکان تا ئاکەی و ئیلا ئاخیر. ئەو کاتانەش کە بتوڵات دەکرێتەوە ئێمە ڕەزامەندی ماڵەوە وەرەگرین بۆ ئەوەی ئەو یاریزانە کە بەشداری ئەو پاڵەوانیانە ئەکات. مەرجەکانی وەرگرتنی یاریزانیشمان لە فۆرمەکە دیاری کردووە کە تەمەنەکە ئەبێت تەمەنی گەشت بێتە بڵێن لە چوو بێتە قوتابخانەوە لە ئاستی 6 سەرەتاییەوە بەرەوسەر بێت، ئەتر تا ئاستی بەرەوسەر هەرچەندێک بێ ئاسایە بەلامانەوە تەمەنەکەی.
و ئەم ڕۆکەیش دیسان بە پێویستمان زانی ئەم فێرگەی پەروەدە و مەشغوڵ ڕاهێنانە تەنها ئەوە نەبێت ڕاهێنانێکیان لێرە بکرێ هیچکە بەڵکو هەرێکی لە مامۆسانی بەڕێز مامۆستا مۆحسین مامۆستا مەریوان کە دکتۆر توانە دوو بواری پەروەدەی دوو بابەتیان بابەتێکیان بۆیاری تەندروستی بوو کە توانرە پێشکەش کرێ بۆی بتوان حد الإمکانەوەی کە پێویستە زیاتر گەشە بە توانای فکری و معنەوی و جەستەیی خۆیان بدەن و ئەمڕۆ کۆتا شتێکە ئەرستان بکەم ئێمە هەڵمانداوە کۆی مانەوەمان لێرەوەتە لە باینی زوو هاتوین تاکو نزیکی سعات 9 یا 10 شەو لێرە ئەمێنینەوە کە کۆمەڵە چالاکی بە حتا کاتی تاریکیش ئەنجامەدرێ و هێرێکی لەم فێرخوازە بەڕێزانە فێر بن ئەحتیمالێکی لەمانە یەکەم جاری بێ ماڵی جێهێشتە بۆی فێر بێ کاتێک چێتە پەی مانگە کاتێک چێتە زانکۆ چۆن مامەڵەکە چۆن بتوان لەگەڵ ڕافقانی هەڵکە و چۆن فێری سەبر و تااقەت بە فێری ئارامیگرتن بێ ئەمان هەر خۆی بۆ خۆی مانەوەیان لێرە کۆمەڵی لەوانە و دەرز عیبرتانە کە پێویستە ئەنجامی بدەن ئەو یاریزانی کە یەت بۆ پەیمانگەکەمان پابند بێ بە ڕێنماییەکانی ئێمەوە کە هەمانە یەکێ لەوانە ڕێنماییەکانمان ئەوەیە کە نابێ غایباتی زۆر بێت چون غایبات تەسیرات لەسەر ئاستی یاریزانەکە ئەکا بەهۆی ئامادەنەبوونی لە تەمریناتەکانە ئەو غایباتانش کە یاریزان بڵێنین کات غایب بێت لە یاریزانە لە کاتی اختیبارات و ئەمانە تەسیری هەیە لەسەری و نابێت زۆر یاریزان غایب بێ هەر یاریزانێکیش کە لە 3 تاکو 5 غایباتی هەبێ ئەو کاتە تووشی لە پرسیینەوە ئەبێت و ئەو کاتە لە ئاستی لە کاتی اختیباراتەکانە نمرەی کەمتری بۆ حسێ بکرێت. پەیمانگای ئێمەدا ساڵی 2 جار اختیبار ئەکرێت اختیبار بۆ ئاستی پشتوێنەکانە کە سەرەتا هەر یاریزانێک گێتە پەیمانگا هیچ پشتوێنێکی نییە تاکو بۆ ماوەی 6 مانگ لە ڕاهێنجێ و تەمرینەکە پاشان دوای ئەوە پشتوێنی سپی اختیبارەکرێت و پشتوێنی سپی وەرەگرێت دوای پشتوێنی سپی ئەویش بۆ ماوەی ساڵێکی تر تەمرینەکاتەوە ئامادەکاریەکە و چەندین فۆرم و خەد وەرەگرێ پاشان اختیبارەترەکرێت بۆ پشتوێنەکانی تری بەرەوسەر کە لە شینەوە دوای چێتە سەوز و دوای چێتە سوور و پاشان بۆ قاوەی و ئینجا بێتە ڕەش.
ئێمە وەک پەیمانگای هونەری بەرگری لە قیاڵەتی شەید هەستاین بە ئەنجامدانی یەکێکی مەشق و ڕاهێنان بۆ لقەکەمان لە دەڤەری هەڵەبجەی شەید توانیمان لەم ماوەی ڕۆژ و شەوێکدا چەندین مەشق و ڕاهێنان بە فێرخوازەکانمان کەین لەگەڵ ئەوەشدا ئەوانەی پەروەردەیان بۆ شەرح بکەین. لەگەڵ ئەوەشدا ئێمە کە لە ماوەی ڕابردووە توانیمانە چەندین چالاکی تر ئەنجام بدەین لەگەڵ ئەوەشدا کە بە هەموو شێوازێک ئێمە لە ژێر قەیرانی دارایی بەهۆی ئەو قەیرانی کە لە کوردستاندا ڕوویداوە هیچ کەس هاوکاری نەکردوین بەڵام خۆمان هەموو ساڵێک کار و چالاکیمان هەبوو کار و چالاکی ئەم ساڵشمان لەگەڵ ئەوەی کە هەم گەشتێک بوو بۆ یاریزانەکانمان و هەمیش توانیمان یەکێکی مەشق و ڕاهێنان سەرکەوتوانە ئەنجام بدەین بۆ لقی هەڵەبجەی شەید پەیمانگای هونەری بەرگری. ئێمە وەکو پەیمانگای هونەری بەرگری هەفتەی دوو جار مەشق و ڕاهێنانەکان ئەکەین و لەگەڵ مەشق و ڕاهێنانەکانە لە هەندێک دەتەمرینەکانە هەڵەسین بە وتنەوەی وانەیەک ئیتر وانەکە هەنێجار ئاینیە هەنێجار لەبارەی تەندروستیەوەیە هەنێجار لەبارەی وەرزشکردنەوەیە هەنێجار لەبارەی پەروەردەکردنی قوتابیەکانەوە لە ناو کۆمەلگا و بە بەردەوامی خەریکی تربێدانیانی. ئەمڕۆ جگە لە قاعەکان فێری تەمرینی دەرەوەی ناو قاعەکەشمان پێکەنەوە هەفتانە دوو ڕۆژ تەمرینی ناو قاعەکەمان هەیە و دەستخۆشی لە ڕاهێنەرەکەمان دەکەم و ئەمڕۆ هاتووین بۆ گەشتێک و چەند ڕاهێنانێکی دەرەوەی هۆڵەکەمان.